بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمانە بێت جەنابی کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان دیارە مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین ئەوانەی کە مەبەستمەم شەو تەرکیزی بخەینە سەر ژمارەی کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستانە ئایا ئەوان ئەم کورسیانە ینی واهستەکەن کە ئەمە سوقل و کێشی و قەباری ڕاستەقینی پارتی دیموکراتی کوردستان بێت یاخود تێبینیان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان هەیە ئەگەر تێبینیەکان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان هەیە وەکو پارتی بە دیاریکراوی تێبینیان لەسەر چ سنوورێک چ ناوچەیەک هەیە کە هەستەکەن غەدریان لێکرابێ بۆ مەبەستمە بزانم کە ئایا ئەوان چۆن ڕوان سکاڵا و نیگەرانیەکانی شەشلایەنەکە کە باس لەواکەن بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە بایکۆتی پرۆسی سیاسی یاخود بایکۆتی چوونە پەرلەمانی عێراق بکەن ئایا بایکۆتکردنی پرۆسی سیاسی لە عێراق کاریگەری ئەبێت بە نسبەت کوردەوە کە قسە لەسەرەوە هەیە ینی ژمارەی کورسیەکانی هێندە زۆر نییە کە بتوانێت کاریگەری دابنێت و ئایا ئەمە بە زیانی کورد ناشکێتەوە لە ئەنجامدا ومە بەسمە بزانم کە ئایا وەڕایان چیە لەسەر ئەدای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و چۆن بەشداری حکوومەتەکەن و دانوستانەکانی ببورن لەسەر ئاستی هەرێم چۆن ڕێخستۆتەوە ئایا هەنگاوی دانیشتن و دانوستانیان لەسەر ئاستی هەرێم دەست پێ کردووە و قسەیەکیش لەسەر واکەین کە ئایا پارتی دیموکراتی کوردستان بەنیازی وەرگرتنی پۆستی سەرۆک کۆماری عێراقە من زیاتر ناڵێم کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان سڵاوتان لێبێت سوپاس بۆم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ یەکەم ئایا پارتی دیموکراتی کوردستان تا ئەم ساتە ئەوەندەی دەنگەکان جیا کراوەتەوە چەند کورسی لەسەر ئاستی هەرێمی کوردستان مسۆگەر کردووە بەڵێ سلااو لە ئێوە و سلااو لە بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 حتمما ئەو ئامارانەی کە تا ئێستاکە ڕاگەیەنراون ئاماری سەدی ئەنجامەکانی هەڵبژاردن نییە چ ئەوەی کۆمیسیۆن ڕایگەیاندووە و چ ئەوەی لەلایەن وەکیلی کیانە سیاسیەکان ئیعلان کراوە بەڵێ بەشی زۆری دەنگەکان ئیعلان کراوە بەڵام بەشێکیش ماوە ئەو بەشەی کە ماوە لەوانەیە ژمارەی کورسیەکان من ناڵێم تا حدێکی زۆر بەڵام تا حدێکی کەم لەوانەیە بگۆڕێت یان تەسەلسلی ناوی کاندیدەکانیش تا حدێک گۆڕانکاری بەسەر دابێتن ئەوەی ماوە چییە؟ ئەوەی ماوە دەنگی دەنگدەرانی بەتایبەتی ئەوەی بۆ ئێمە گرنگە خەڵکی کوردستان دەنگی دەنگدەرانی ئاوارەی دەرەوەی هەرێمی کوردستانن کە لە ناو هەرێمی کوردستان دەژین جا ئەوانە خەڵکی مووسڵ بن یان کەرکوب بن یان دیالە بن یان سەلاحەدین یان ئەمبار یان بەغدایان هەر شوێنێکی دیکە ئەمانە بەشێکی زۆری ئەمڕۆ فەرز کرا لە هەولێر و بەشی هەرە زۆریش جارێ ماوە لە دهۆک کە دەنگێکی یەکجار زۆرە نزیکەی 90,000 دەنگ دەر هەبووە یان هەیە لە کامپەکانی دهۆک و ئەمەش ئەگەر بەشێکی زۆریان دەنگیان دابێت دەبێتە دەنگێکی زۆر ئەم دەنگانە جارێ ماوە و ئیتخالی ئاماری کۆمیسیۆن نەکراوە جگە لەو دەنگانە نزیکەی 120 سندوقی دەنگدان لە هەرێمی کوردستان بۆ بەغدا براوە و ئەو دەنگانەش پێداچوونەوەی پێدەکرێت و تەسیر لە ئامارەکان دەکاتن ئەوەی تا ئێستا ڕوونە بەنسبەت ئێمەوە بەڵێ ئێمە لە دهۆک دەکورسی دەبێ مسۆگەرمان کرد بێتن بەپێی ئەو ئامارانەی کە لامان هەیە و هەروەها 8 کورسی لە هەولێر و هەروەها 6 کورسی لە مووسڵ و 1 کورسی لە سلێمانی کە کۆی دەکاتە 25 کورسی ئەمە بەقەدەر هەمان ژمارەی ئەو کورسیانەیە کە لە ساڵی 2014 لیستی پارتی دیموکراتی کوردستان بەدەستی هێنا بەڵێ ئەمە واتە ژمارەی کورسیەکانی ئێوە هیچ کەمی نەکردووە کاک خەسرۆ بەڵام باکسەوە زیادی کردووە چونکە ئەگەر ئێمە حساب بکەین لیستی 184 بایکۆتی هەڵبژاردنەکانی پارێزگاکانی کەرکووک و سەلاحەدینی کردووە ئەگەر وانە بواە
حتمما ئێمە دوو کورسی خۆمان یان زیاترمان لە کەرکووک دەهێنایەوە و ئێمە هەست دەکەین لە سلێمانیش لە جەوێکی ئەوها مەشحون و لە جەوێکی توندا دەنگەکانمان کەمی کردووە چونکە ئێمە قاعدەی ئێمە وازەحە لە سلێمانی ئێمە لە دەوری 100,000 دەنگێکمان لە هەموو هەڵبژاردنێک هەبووە ئێمە تەوەقعمان دەکرد بە پێی زیادبوونی مەوالیدەکانی کە تەمەنیان دەگاتە 18 ساڵ دەبوایە لە سلێمانیش زیادی بکردبایە لە 93,000 دەنگ کە لە ساڵی 2014 بەدەستمان هێنا بۆ زیاتر لە 120,000 دەنگ بەڵام بەداخەوە نیوەی 93,000ەکەمان هێنا 40 شتێک هزار دەنگمان هێناوە کە ئەوەش ئاسایی نییە بۆ پارتی دیموکراتی کوردستان و بۆ ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی ئەمە بۆ ئەو جەو ناخۆشەی کە لە سلێمانی ڕوویدا ئەو هەڕەشەیە و ئەو توندیە و ئەو ئالۆزیەی کە لە سلێمانی ڕوویدا وای کرد کە خەڵکێکی ئێمە یعنی تعدا لە خەڵک کراوە تعدا لە بریکاری سیاسی کراوە چەندین سکاڵامان تۆمار کردووە بریکار دەرکراوە لە شوێنی دەنگدانا ئەمانە هەموو تەسیری کردووە کە دەنگەکانمان کەم بکاتەوە نازانم ئەگەر ڕاستیش بێتن ئەو لایەنانەی کە تۆ سکاڵایان تۆمار کردووە کە تەزویر کرایە لە سلێمانی ئەمە دەبێت کۆمیسیۆن یەکلایی بکاتەوە چونکە ئێمە بەڵگەیەکتان هەیە لە بەردەستە کە ساختەکاری لە سلێمانی ئەنجامدرابێت کاک خەسرۆ ئێمە دێمە سەر ئەو مەوزوعە جارێ بەس بە قسەکانم تەواو بکەم بۆ ئەوەندە دەنگەمان هێناوە یعنی طبیعی نییە کە دەنگی ئێمە نیوە بکرێتن لەبەر چی چونکە لیستی ئێمە لیستی دیکەی لێ جیا نەبووتەوە ئێستا لیستی یەکەتی لە دهۆک نیوە بووە بۆ نیوە بووە چونکە لیستێک دروست بۆ بە ناوی هاوپەیمانی بۆ دادپەروەری کە لیستی بەڕێز بەرهەم گۆرانە لە ناو یەکەتی جیا بۆتەوە زۆر ئاساییە لیستی یەکەتی نیوە ببێتن نیوەی بۆ بەرهەم چووە و نیوەی بۆ یەکەتی ماوەتەوە بەڵێ بەڵام ئەوەی ئێمە لە سلێمانی لیستی پارتی دیموکراتی کوردستان هەمان لیستی جارانە دابش نەبووە لیستەکە لیستی نوێ جیا نەبووتەوە لە ناو لیستی پارتی کوردستان بۆیە ئاسایی نییە دەنگەکانی ئێمە نیوە ببێتن لە سلێمانی بەعکسەوە دەبایە زیادی بکردبایە بە پێی ئەو مەوالیدانەی کە چوار مەوالیدانەی کە تەمەنیان گەیشتۆتە 18 ساڵ لە 2014 تا ئێستا بەڵێ دێمە سەر تەزویر بەڵێ ئێمە وەکو چەند لایەنی دیکەی سیاسی سکاڵای زۆرمان تۆمار کردووە و هەندێکی بە بەڵگەیە هەندێکی بە چاو بینراوە هەندێکی بە گوێ بیسراوە هەندێکی بە ڕەفتار هەست پێکراوە نزیکەی ئێمە 7 سکاڵامان تۆمار کردووە و ئێمە دەڵێین نە لە ڕۆژی دەنگدانی تایبەت لە سلێمانی و نە لە ڕۆژی دەنگدانی گشتی ئەجواءەکە ئاسایی نەبووە و خەڵکێک زۆری لێکراوە و خەڵکێک مەنع کراوە بچێ بۆ دەنگدانە بە تایبەتی لە ڕۆژی دەنگدانی تایبەت و تا گەیشتە ئەو کاتەی کە لە ڕۆژی دەنگدانی گشتی تەقەکرا لە سلێمانی و ئالۆزی دروست بووە و خەڵکێک تسێنراوە و چەندین بریکاری ئێمە لە گەرمیان لێیاندراوە بەڵگەمان هەیە سکالامانیش تۆمار کردووە لەسەر ئەم حالەتانە ئەمە کراوە بەڵێ بەڵام دەنگی ئێمە لە هەولێر لە دهۆک لە مووسڵ بەڵێ دەنگی طبیعی پارتی دیموکراتی کوردستانە و تەوەقعمان دەکرد ئەگەر لە کەرکووکیش ئێمە بەشدار بوانایە و ئەو هەلوێستەمان ئەو هەلوێستە مەردانەمان ڕانەگەیاندبایە حتمما چەند کورسی دیکەمان دەهێنا بەڵام ئێمە تەسحیەمان بە چەند کورسیداوە لە دهۆک لە پێناو مافی خەلکی کەرکووک و لە پێناو دۆزی ڕەوای گەلی کوردستان. باشە کاک خەسرۆ من ئەو شەوە دەبەیتێکشم هەبوو لە نێوان بڵین یەکێتی و یەکگرتو و هاوپەیمانی هەندێکیان ئاماژەیان بەوەدا ئەڵێن ساختەکاری لە کوردستان یەکێتی و پارتی پێکەوە کردویانە دیارە پرسیارەکەی من سەبارەت بە پشکی خۆتانە وەکو پارتی ئایا ئێوە وەڵامتان چییە بۆ ئەوەی کە ئەڵێن ئێوەش ساختەکاریتان کردووە؟ من ئەو قسانە و ئەو تومەتە بێ بنەمایانە جملەتەن و تەفسیلەن ڕەت دەکەمەوە من وەکو بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان و ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئاگاداری هەموو جۆرە ڕەفتارێک و هەموو جۆرە سیاسەتێکی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانم بەعکسەوە هەموو هەلوێستی ئێمە و هەموو ڕێکار و ڕاستپاردەی ئێمە بۆ ئەوە بووە کە ڕێگا بگرین لە تەزویر و ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ تەزویر نەبووینە
و ناش بین چونکە ئێمە پێویستیمان بە تەزویرکردن نییە ئێمە بۆ خاتری هزار دەنگێکی تەزویر نامانەوێت دەیان هزار دەنگی ڕاستەقینەی خەڵکی خۆمان بفەوتێنین و ئێمە بڕوامان بە مەسلەی تەزویر نییە لە پرۆسەی هەڵبژاردنە پرۆسەی هەڵبژاردن دەبێ شەفاف بێت ئاشتیانە بێت دادپەروارانە بێتن دەبێ ماف بە هەموو دەنگدەرێک بدرێت کە ئەو مافەی خۆی بەکاربێنێتن ئەو دەنگدەرە لە کامپ بێت لە زیندان بێت لە ئاوارەیی بێت لە دەرەوەی وڵات بێت لە هەر کوێیەک بێتن دەبێ مافی ئەوەی هەبێت دەنگ بداتن ئێمە ئامادەین لە هەر شوێنێکی هەولێر دهۆک سلێمانی یان لەو شوێنانەی مەبەستم ئەو شوێنانەی کە پارتی جەماوەری زۆرە و زۆری دەنگی هێناوە ئامادەین هەر لایەنێکی سیاسی بڵێت لە فلان بنکەیە تەزویر کراوە ئامادەین لەگەڵ کۆمیسیۆن بین بنکەکان بکەینەوە و بەدەست هەموو دەنگەکان بژمێرین و ئامادەین بەراوردیان بکەینەوە لەگەڵ ئەنجامی دەنگی پارتیمان لە ساڵی 2014 لە هەمان ئەو بنکانە بۆ ئەوەی دڵنیا بن کە دەنگەکان هەمان دەنگی جارانی پارتیە و هیچ دەنگێکی تەزویر و هیچ دەنگێکی زیاد لەمە داخل نەبووە بەعکسەوە بەعادەت ئێمە لە هەولێر کەمترمان هێناوە لە ساڵ 2014 بەدەست بژمێردرێنەوە فەرز بکرێنەوە ئێمە زۆر بێمنەتین و ئێمە پشتڕاستین لە خۆمان ئێمە ڕاستگۆین ئێمە حەزبێکین ئەخلاقمان هەیە حەزبێکین بڕوامان بە ئەم ڕێگە ساختایانە نییە بۆ بەرزکردنەوەی دەنگەکان و بۆ پێشکەوتن ئێمە بڕوامان بە دەنگدانی گەڵ هەیە گەڵ لایەنێکی نەوێت دەبێ هەموو لایەکمان قبولی بکەین و ئێمە شتێکی دیکەش بڵێ ئێمە لە کۆمیسیۆنیش کە حضورمان هەبووە و کە سەرۆکایەتی کۆمیسیۆن بەدەستی پارتی بووە لە 2005ەوە تا ئێستاکە ئێمە داڵدەر بووینە بۆ دەنگی هەموو لایەنەکان کە سکاڵایان تۆمار دەکرد وەکە کۆمیسیۆن لە دەستی پارتی بووە هیچ ساختەکاریەکی ئەوها تۆمار نەدەکراوە ئەو شتانەی کە ئێستاکە ڕوویدا لە کاتێک ڕووداداتن کە ئێمە هیچ حزورێکمان نییە لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بۆ بینەری ڕوونکەرەوە ئایا ئێوە ئێستا لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی پارتی دیموکراتی کوردستان سێکتان هەیە ئێمە هیچ بەرپرسێک و هیچ مدیر عامێک و هیچ جێگرێکمان و هیچ کۆمیسیارێکمان نییە لە کۆمیسیۆن ئێمە لە 2005 تا 2014 بەڵێ سەرۆکایەتی کۆمیسیۆن بەدەست ئێمەوە بوو و هیچ کارێکی ئەوها ڕووی نەداوە بەڵام ئێستاکە لە کاتی ڕیفراندۆمە بڕیار بوو کە کۆمیسیاری پارتی ببێتە سەرۆکی کۆمیسیۆن وەلا اختیباریش دەرچوو لە ئەو لجنەی خوبەرای پەرلەمانی عێراق کە نۆ کۆمیسیاریان اختیار کرد یەک لەوانە بەڕێز بەیار تاهر بوو کە ئێستاکە کاندیداوە بڕیار بوو ببێتە کۆمیسیار بەڵام لەبەر ڕیفراندۆم گەلە کۆمەکیەکی هەمەلایەنە بەداخەوە چەند لایەنی کوردستانیش بەشدار بن لەو گەلە کۆمەکیە ئەو پۆستەیان لە پارتی ساندەوە و دایان بەلایەنێکی دیکەی سیاسی کە وازەحە پێگەی چەندە و حزوری چۆنە ئێستاکە بۆ هەموو لایەک ڕووەوە چۆن ئەدای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە مەڕوویدا جارێ زووە ئێمە تەقیمیان بکەین بەڵام هەموو ئەو سکاڵایەنەی کە لایەنەکان تۆماریان کردووە کۆمیسیۆن بەرپرسیارە لێی و دەبێت بە جددی وەری بگرێت و دەبێت وەڵامی هەبێتن بۆ ئەو سکاڵایەنە و ئەو خڕقاتانەی کە لە ئەو شوێنانە ڕوویداوە ئێمە بە سەراحەت بە جانبێکی دیکەش بڵێم ئێمە بە بڕوا ناکەین کە ڕاست بێتن ئێمە ئەو ڕۆکۆبنەوەمان هەبوو لەگەل UN لایەنی هەموو پارتە سیاسیەکان لە هەولێر لەگەڵ UN کۆبووینەوە لەسەر ئەم پرۆسەی هەڵبژاردن و خڕوقات و چوونی ئەو شاندە بۆ بەغدا و لەسەر ئەوانە ئێمە گفتوگۆمان کرد و داوای وەڵاممان کرد لە کۆمیسیۆن و دەبێ ئێمە تۆزێ پۆسیتیڤیش تەماشای شتەکە بکەین ناکرێت تەنها ڕەشبین بین هەواڵانی لایەنەکانی دیکە داوای دووبارە ئەنجامدانی هەڵبژاردن دەکەنەوە لە کوردستان و ناوچە کوردستانی
کوردستانیەکانی دەرەوەی هەرێم و تەنانەت هەموو عێراقیش ئەمە احتیمالە پرۆسەیەکی زۆر زەحمەت بێتن ئەگەر کۆمیسیۆن ئەو دەرگایە بکاتەوە لەوانەیە دوای پێی نەکرێت ئەو دەرگایە دابخاتن ئەگە ئەمڕۆ داوا بکەن لە پارێزگایەک دەبێت لە پارێزگایەکی دیکەش دووبارە بکرێتەوە بەڵام لەو شوێنانەی کە خروقاتێکی گەورە کراوە یان بەڵگە هەیە کە ساختەکاری کراوە دەبێت کۆمیسیۆن لە ئاستی بەرپرسیارەتی بێتن و دەبێت لە ئەو شوێنانە عیلاجی ئەو مەوزوعە بکات بە شێوەیەک لە شێوەکان ئێمەش دەزانین لە هەموو پرۆسەیەکی هەڵبژاردن براوە هەیە وەلایەنێکیش هەیە کە دەدۆڕێتن و ئێمە هەمومانیش دەبێت ئەنجامی هەڵبژاردنەکان وەکو خۆی قبول بکەین دوور لە ساختەکاری و دوور لە تەدەخولاتی ئەملا و ئەولا ڕێکاری ئێمە بڕوامان بە ڕێکارەکانی کۆمیسیۆن هەیە و ڕێگای یاسایی هەیە دەبێت ئەو لایەنانایی کە هەز دەکەن و ئێمەش یەکێکین لەو لایەنانە کە هەز دەکەین خروقات کراوە لە هەندێک شوێن دەبێت ئێمە داوا بکەین بە ڕێگای یاسایی کۆمیسیۆن بێتە سەرخەت و بە جددی ئەو کێشانە چارەسەر بکات. کاک خەسرۆ کۆمیسیارێکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کە عەرەبە لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی ئاماژە بەوادا کە کۆمیسیارێکی کورد لەلایەن پارتێکی سیاسی کوردستانەوە هەڕەشەی لێکراوە و تەنانەت ئاماژە بەوادا ئەڵێ بە زۆر پرێس کۆنفرانسی پێکراوە لە بەغا و تەنانەت ئەڵێ ئەو لایەنە داوای لەو کۆمیسیارە کردووە کە دوو کورسیان بە هەر شێوەیەک بێ بۆ زیاد بکەن یەک لە سلێمانی یەک لە کەرکووک ئێوە خۆتان بە پارتی یەکەمی براوەی کوردستان داهانێن بە دوواداچوونتان بۆ ئەم پرسە کردووە. بەڵێ ئێمە ئاگدارین کە پێش ئەوەی بێمە سەر ئەو مەوزوعە لە کەرکووک ڕۆژی هەڵبژاردن بەڕێوەبەری گشتی ئۆفیسی کەرکووک وەڵاوەنرا و بەڕێوەبەری گشتی دەستەی هەرێم بەڕێز مازن کە لە یەکەتیە نێردرایە هەولێر و لەوێ خەلکانێک هێرشیان کردە سەر ئۆفیسی کۆمیسیۆن و ئەو بەرپرسا لەوێ نەماوە ناچار بوو ڕابکات و چەندین کارمەند وەک بارمتە گیران سەبارەت بە کۆمیسیارەکەی بەغدا بڵێ ئەمە کاکسەعیدی کاکەیە کە لە لیستی گۆڕانە و کە بە ناحەق جێگای کۆمیسیاری پارتی گرتوتەوە و لە لژنەی خۆبەرا ناوی لە ناوە نەبووە ئەسڵەن جێگای کاک بەیاری گرتوتەوە ئەمەیە کە پرس کۆنفرانسەکەی کردووە و داوا لێی کراوە کە بە هەر شێوەیەک بێ دەبێ کورسی بۆ لایەنە سیاسیەکەی خۆی کە بزوتنەوەی گۆڕانە لە سلێمانی و لە کەرکووک زیاد بکات. ئێوە بەڵگەتان هەیە کە گۆڕانە و داوایی لێ کردووە کاک خەسرۆ؟ ئێمە هیچ بەڵگەمان نییە ئێمەش وەک ئێوە لە لایەنی دیکە و لە ئەطرافی دیکە بیستمانە و ئێمە شتێکی ناوخۆی خۆیانە بەڵام ئەو کەسەی کە ئاماژەی بەوە داوە کە پارتێکی سیاسی داوای لێ کردووە خۆی کۆمیسیارە ئەندامە لە کۆمیسیۆنی بڵێن عێراق. من هیچ بەڵگەم نییە لەسەر هیچ کۆمیسیارێک من ڕۆژانە لەگەڵ کۆمیسیارەکان قسە دەکەم بە حکمی کارەکەم بەڵام ئەوەی باستان کرد ئەوەی کە دەنگ لە میدیا باسکرا ئەوە ئەو کۆمیسارەیە کە ناوی مێنە. باشە ئێوە لە ئەگەر شتی دیکەش هەبێتن جگەل ئەو کۆمیسارە من ئاگادار نیم. باشە لە لێدوانێکدا ئاماژەتان بەوە داوە کە ئەم جارە پارتی هیچ کورسیەکی خۆی نابەخشێت پێم خۆشە ئەمە زیاتر ڕوون بکەیتەوە مەبەستان چییە؟ کورسیمان هیچ جار نەبەخشیوە بەڵام پۆستی سیادی و پۆستی بەغدامان بڵێ بەخشیوە. لە ساڵی 2014 ئێمە گەورەترین قایمە بووین لە ناو لیستە کوردستانیەکان 25 کورسیمان بەدەست هێنا بوو وەکو لیستی پارتی 3 کورسیش لایەنگری پارتی بوون یان دۆستی پارتی بوون یان ئەندامی پارتی بوون بەڵام لەسەر لیستی کۆتاکان بەدەستمان هێنا بوو واتە 28 کورسی بووین لە بەغدا ئێمە 28 کورسی بووین بۆ نمونە گۆڕانیش 9 کورسی بوو 3 جار هەندی گۆڕان بووین ئێمە ئەگەر مەجاڵم پێ بدەیت ئێمە هەموو پۆستەکانی خۆمان بەخشی بەلایەنەکانی دیکە نەک بەس لە هەرێمی کوردستان بەڵکو لە بەغداش بۆ نمونە پارتی جێگری سەرۆک وەزیرانی هەبوو لەگەڵ وەزیرێک گۆڕانیش جێگری سەرۆک پەرلەمانی هەبوو لەگەڵ وەزیرێک
واتە ئێمە سێجار هەندی گۆڕان بووین بەڵام وەکو یەک تەعاملمان لەگەڵیان کردبوو تەنها بۆ ئەوەی خیتابی کوردی یەک بێت و ماڵی کورد لێک نەترازێ لە بەغدا و ئەسڵەن پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان هی پارتی بووە بە حکمی استحقاق هەل لە 2005ەوە تا 2014 و لە 2014ش بەڕێز سەرۆک بارزانی ئەمری کرد بە ئێمە کە بۆ ئەوەی ماڵی کورد تەبا بێتن و ماڵی کورد یەک ڕیز بێتن ئامادەین هەموو ئاسانکاریەک و هەموو بەخشینێک بدەین بەلایەنەکانی دیکە و ئەوە بوو کە پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانمان بەخشی بە گۆڕان و ئێمە تەنها بە یەک وەزیر و یەک جێگری سەرۆک وەزیران ماینەوە دواتر سەرۆک وەزیرەکان جێگری سەرۆک وەزیرەکانمانیش لادرا تەنها یەک وەزیرمان مایەوە کەچی گۆڕان جێگری سەرۆکی پەرلەمانی هەبوو و وەزیریشی هەبوو کەچی یەکەتی سەرۆکی کۆماری هەبوو و وەزیریشی هەبوو بەڵێ ئەمجارە ئێمە استحقاقی خۆمان بە کاملی وەردەگرین و ڕەچاوی ئەم تەنازولاتانە ناکەین کە پێشەوێک پێش ئێستا من چاوپێکەوتنیەکەم لەگەڵ بەڕێز کاکۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هەبوو وتی هەڵەکانی ڕابردوو لە بەغدا دووبارە ناکەینەوە پێم خۆشە بزانم ئێوە لە بەغدا لە ڕابردووە چه هەڵەیەکتان کردووە وای ئەم جارە ناتانەوێت دووبارەی بکەنەوە خۆت ئاماژەت بە چەند شتێکدا بەڵام پێم خۆشە زیاتر ڕوونیکەیتەوە من پێشەوەی بچمە سەرە و مەوزوعە دەبێ بڵێم بەڕاستی ئێمە ئەوەندە پەرۆشی بەغدانین بۆ پۆست و پلە و پایە و مەنسەب ئێمە ئەگەر ناچاربین بچینەوە بەغدا دەبێ بۆ ئەوە بێتن کە مافەکانی کوردستانی زەوتکراو جێبەجێ بکەین و پرینسیپی تەوافق و شەراکەت لە ئەو عێراقا پەیڕەو بکەین ئەگەر بۆ مەسەلەی چەند وەزیر و وەکیل وەزیرێک بێتن بەڕاستی ئێمە ئەوەندە پەرۆشی ئەو پۆستانە نین و خەباتمان نەکردووە و هەڵبژاردنمانیش نەکردووە بۆ ئەوەی ئەو پۆستانە وەلبگرین بەڵام مەسەلەی پۆست استحقاقە 2014 بە استحقاق دەبوایە بە نقاطە یعنی بەڕێز حەیدەر عەبادی ئەندام پەرلەمان بوو وەکو ئێمە لە تەک ئێمە دائەنیشت دواتر کە کرابوە ڕئیس وزەرا ڕئیسی حکوومەتی عێراق لە یەکەم دانیشتنیە گوتی من پۆستەکانی بەغدا بە پێی نقاط دابەش دەکەم نقطە چییە؟ کورسی پەرلەمانیە هەر لایەنێک چەند کورسیەکی پەرلەمانی هەبێت چەند نقطەیەکی هەیە چەند کورسی زیاتر بێت نقطەکانی زۆرتر دەبێتن بەڵام ئێمە ئەو شتانەی کە بەڕێز کاکوشیار باسی کردووە ئەو هەڵانەی کە کردمان بەڵێ ئەو هەڵانە ئەوە بوو کە ئێمە زۆر کەمتر لە استحقاقی خۆمان وەرگرت و زۆر تەنازولمان کرد بۆ لایەنەکانی دیکە و زۆر پۆستمان بەخشی بۆ لایەنەکانی دیکە کە هەمووشی بێسوود بوو ماڵی کورد هەر لە یەک ترازا و خیتابی کوردی هەر نەبوو بە یەک و بەعکسەوە خراپتر لێ هات نەک باشتر من کەمتر لە دوو خولەکەم ماوە دوو پرسیاریشم ماوە گەر بە کورتی و پوختی وەڵام بیتەوە زۆر سوپاس دەکەم بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی بەوە داوە کە پۆستی سەرۆک کۆماری عێراق استحقاقی کوردە و بۆ کوردە بەڵام مەرج نییە بۆ یەکێتی بێت پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەنیازنەوە پۆستە وەرگرن ئەم جارە بەڵێ پۆستی سەرۆک کۆمار استحقاقی کوردەوە مەرج نییە بۆ یەکەتی بێت 100% ئەگە استحقاقی کورد بێت دەبێت کورد لە نێو خۆی بڕیار بداتن بۆ چێ دەبێتن ئەگە پێشووتر بۆ یەکەتی بووە ئەمە شتێکی دیکەیە بەڵام ئێستاکە قۆناغێکی دیکەیە ئێستاکە دەبێت کورد لە نێو خۆی لایەنە سیاسیەکانی کوردستانی نەک بەس کوردی کوردستانی بڕیاری ئەوە بدەن ئەو پۆستە وەردەگرنەوە جارێکی دیکەیان ناوە ئەگەر وەریش بگرنەوە بۆ کام لایەنی سیاسی دەبێتن و چۆن و بە چ پێوەرێک و لەسەر چ ئەساسێک ئەو پۆستە بە لایەنێکی سیاسی دەدرێت بەڵێ بەداخەواوڕیانم پێمەڵەن کاتم کۆتایی هاتووە ناتوانم پرسیارەکەی دیکەم بکەم کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخش بەڵێ بینەرانی عەزیزم باسی ڕۆژ کۆتایی هات سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی خۆ